شش پاپولەکەی گۆشەی باخەکەم هەر بۆیەوەیە خوداخەکەم هەر بۆیەوە لێو بەباری خەمم بولبولی بەستە و گریە و ماتەمم لە دوورە و هاتووم بملاوێنە دڵ بڕاوی زووم ئاور تێبار بووم بملاوێنە لە پاش مەرگێم لە پاش مەرگێم لە پاش مەرگێم لە پاش مەرگێم چی شیفای دێوێ سەر قەبرم لە بۆ شیوەن ئاخ هەتا ماوم نەفاس بفەرما چۆنە بێ حاڵم نەفاس بفەرما چۆنە بێ ماڵم سەد جار بناڵێم دەم ببوورەڵم نا سپاس سازگەجان ببەخشینە ji bo min têr nekir ez vêm ne بۆ ئەم بەرنامە کەم بوو متاسفانە میێژم نا بۆ هاتنا te em gelek kêfxweş سپاسدانەکەم zor spas ez jî vêm na bibexşîne خێر هاتی سپاس بەخێر وێ سپاس بەخێر کاکە سامان te performansa ecivan gelo ger tu dixwazî bibî yekemîn godaş bo performansên nû me bişopîne